دەردی من هێندەی لە سینەمدا لە دەفتەردا نییە دڵشکاوێکم بە دڵسۆزی کەسم هیوا نییە. هێدی دوایین شاعیری کۆماری کوردستان. من ئەوی کە لە ژیانی خۆمدا بیزانم بەشی هەرە زۆری لە مامۆستا هێدی فێر بووم. هەر باسی ئەو سەردەمەی دەکرد ئەگەر بۆ خۆی پێشمەرگە بووە بۆ هەمیشە لە دڵی دڵدار و ئەویندارانی کورد دادەمێنیتەوە. خالید ئاغای حسامی ناسراو بە هێدی لە ساڵی 1927 لە گوندی شێخاڵی لە ناوچەی موکریان لە نێوان بۆکان و مەهاباد لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بوو. ئارەزوومە دیتنی جابا لە خەودا بێ بەڵام بەختی من هەر چارە نووسیش خەونی وای تێدا نییە. خوێندنەوەی شێعری مام هێدی بە تەنیا و بەز لە زمانی خۆی خۆشە، یعنی ئەو جۆرێک بۆ خۆی شێعری خۆی دەخێندەوە بۆ خۆی دەیتوانی ئەینی شێعرەکە بگەێنێ کەسی دیکە ئەو توانایی نییە و ناتوانێت. ئەمە هەر لە منداڵەوە بە نێوی پێشمەرگە و بە نێوی کوردایەتی هەر دڵ ماڕوون بووەتەوە. هەمیشە وەختێکی کە نێوی کورد و کوردایەتی هاتووە ئەمە دڵ ماڕوون بووەتەوە، پێی خۆشحاڵ بووین. هێدی یەکێک لە شاعیرە ناسرا و ناسک خەیاڵەکانی کوردستانەوە. پاش هەژار و هێمن خاوەن ڕەچیەکی شاعیرانەیە کە بە قوتابخانەی شیعری موکریان ناسراوە. سەردەمی لاوێتی ئەم شاعیرە هاوکات بۆ لەگەڵ چالاکیەکانی کۆمەڵی ژێکاف و پاش دامەزراندنی کۆماری کوردستان هەمووەک پێشمەرگە و هەمووەک شاعیرێکی شۆڕژێر بەشداری کردووە. ئەوەی کە ئەو بە قەڵەم کردوویەتی بۆ نەتەوەکەی لەوانەیە هیچ تفەنگێک و هیچ تۆپێک نیکە. هێدی لەگەڵ پێشمەرگایەتی شانبەشانی هەژاری شاعیر لە بەشی رادیۆ چاپەمەنی شۆڕشیش کاری دەکرد. پاش ڕاپەڕینی ساڵی 1991 و دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان لە شاری هەولێری پایتەخت نیشتەجێ بوو. هێدی کە دوایین شاعری بەجێماوی کۆماری کوردستان بوو لە نووسین و شێعر و بەتایبەت غەزەل ناودەنگی تایبەتی هەبوو. غەزەلەکانی بە جوانترین غەزەلی کوردی دادەنرێن. بەشێک لە شارەکانی هێدی بە ناوی کاروانی خەیاڵ چاپ و بڵاو بۆتەوە و دەیان شیعری لەلایەن هونەرمەندانەوە بووە بە گۆرانی و بەستە. هێدی شاعیر دوایین یادگاری سەردەمی کۆماری کوردستان لە تەمەنی 89 ساڵی لە شاری هەولێر بۆ هەمیشە ماڵاوایی لە شیعر و هەڵبەست کرد. من لە بەرژانی برینم جارێگەر هاوار دەکەم بێدڵان وای دادەنێن دێوانە مەماوانیە. شیعری من وێنەی کە دەگرێ سوچی ئەبرۆی کەس دەکا. شیعری من وێنەی کە دەگرێ سوچی ئەبرۆی کەس دەکا. بۆ جوانی ئەو دەنا تا شیرن و لەیلا نییە. نایەنە ئەژمار ئەوانەی دێن بە تاسەی دیتنی. هیچ ئەمیرێک بارەگای وەک دەوری وی قەوغا نییە. عشق و سەرگەردانی واژەی تەفت و تاڵن پێکەوە. پێک گەیشتن شیرنە و جارێ لە ناویاندا نییە. هین کۆوە کرد لێر و لەوێ هەر ئەویندارە و بە تاسە سەیری دیوانی دەکە.